سڵاوتان لێبێ هەوڕێن خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لەی ئێوەی ئازیز و خۆشەویست. لە سەرتاسەری جیهاندا چەندین خێزان هەن هەوڵ ئەدەن بۆ هێشتنەوەی یەکێک لە گرانبەهاترین جۆری سەگ لە ماڵەکانیاندا. لەوانەیە هەندێک کەس سەریان بسوڵمێ لە پێدانی بڕەپارەیەکی زۆر بۆ کڕینی سەگێک، لە کاتێکدا هەندێک کەسی تر ئەبینی خولیای ئەو کارە بێ. ئەوەی جێی سەر سوڕمانە ئەوەیە کە هەندێک جۆری سەگ هەیە کە نرخیان زۆر گرانە، نەک تەنها بۆ بێهاوتایی توخمەکەی بەڵکو چەندین هۆکاری تریش هەن. هەمومان پێکەوە لەم ڤیدیۆیەدا بەو هۆکارانە ئاشنا ئەبین، بەڵام بەر لەوەی دەست بە ڤیدیۆکەمان بکەین پاڵپشتیمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە بۆ بەردەوامبوونی ئەم جۆرە ڤیدیۆیانە و هەروەها سەبسکرایبی کەناڵەکەمانکەن و زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە نوێترین بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێبگات. ئەم سەگە خاوەنی 90 ملیۆن دۆلارە، بەڵێ ئەوەی بیستت ڕاست بوو. ناوی جانفەری چوارەمە و 90 ملیۆن دۆلاری هەیە. شتێکی زۆر سەرسوڕهێنەرە، بەڵام چیرۆکەکەی سەرسوڕهێنەرترە. کۆندێسای ئەڵمانی کارلۆتا تەنها مابۆیەوە لە ماوەکانی کۆتاییدا، هیچ کەسێکی نزیکی نەبوو لای بێت جگە لەم سەگە. هەر بۆیە میراتی جەنفەری سێم گواسترایەوە بۆ کچەکەی کە جەنفەری چوارەمە و لە ساڵەکانی پێشوودا هەستا بە کڕینی ڤێلای هونەرمەندی جیهانی ماتۆندا و تێیدا جێگیر بوو. بێگومان ئەو سەگە ئەمانەی نەکردووە، بەڵکو کۆمپانیای مافی خاوەندارێتی ئەو کاریان کردووە. جەنفەری چوارەم ڤێلایەکی تری هەیە لە دوورگەکانی باهاما و مەیامی و نیویۆرک. سیستەمی پارێزگاری بە درێژایی ڕۆژ و فڕۆکەی تایبەتی هەیە لە وەرزە گەرمەکان، پێی دەڕوا بۆ ئەو ناوچانەی کە ئارام و فێنکتر بن. چوار فڕۆکەی هەیە بنیان نراون تەنها بۆ ئەوەی ئەو بەکاریان بهێنێ و هەموو ئەو شتانی تێدایە کە پێویستی پێی ئەبێ. چەندین چێژلێنەر و شۆفێر و کارگوزار لە کۆمپانیای تایبەت لەلای ئەو کار دەکەن، ئەتوانن بەدەیان لە جوانترین ئافرەتانی دنیا ببینن لەلایەوە. هەروەها نمایشکارانی زلوبەرگ کە براوەی نازناوی شازوانن ئەچن بۆ ئەڵمانیا بۆ چاودێریکردنی کارەکانی. گەرماوێکی مەلەکردنی زۆر فراوانی هەیە، چونکە زۆر ئارەزووی لە مەلەکردنە و هەروەها جارجارە ئارەزووی لە پیاسەکردنە لە هەوای پاکدا. ئەو کۆمپانیایی کە مافی خاوەندارێتی بە خێوکردنی ئەکەن بەردەوام تووشی هەوڵ ئەبنەوە بۆ دەست بەسەرداگرتنی، چونکە ئەو هەموو پارەی لە دوای مردنی بۆ کوڕەکەی ئەمێنێتەوە کە ئەویش جەنفەری پێنجەمە. سەگێکی تری دەوڵەمەند ناوی ترابێڵە، تەمەنی 6 ساڵە. لە دوای مردنی وەبەرهێنەری خانوبەری دەوڵەمەند لیۆن هامس هەموو سامانەکەی بۆ ترایەڵی سەگە خۆشەویستەکەی بەجێهێشت کە زۆر باش لە مانای ژیانێکی خۆش و کامەران تێئەگات. بۆ ئەوە تەنها ئەوە بەسە گوێ لە خزمەتکارانی پێشتری لیۆن هامس بگری تا بزانی ئەو سەگە خواردنی تایبەتی سەگ ناخوا، بەڵکو خواردنی گرانبەهاترین مرۆڤەکان دەخوا، وەکو مریشک و گۆشتی پارسەکراوە و ماسی و هەموو جۆرەکانی سەوزەی نوێ. خواردنەکانی بۆ ئەکرێ بە پارچەی بچووک بچووک و پاشان لە قاپی زیودا بۆیدا ئەنرێ، ئەویش بۆ ئەوەی بیخوات. بەم جۆرە لیۆن هامس ئافرەتێکی بەهێز و دەوڵەمەند بووە. چەندین خانوبەرەی هەبووە، بەڵام کاتی مردنی هیچ شتێکی بۆ نەوەکانی خۆی بەجێ نەهێشت بوو، بەڵکو هەموو ماڵ و موڵکی بۆ سەگەکەی بەجێهێشت و دوای ئەوەی ئەو سەگە چەندین وتاری هەڕەشە ئامێزی پێ ئەگەیشت لە بەردەم ماڵەکەی 4 پاسەوان دامەزرێنران، ئەویش بۆ پاراستنی ئەم سەگا و هەواڵەکانی ئەم دوایەش ئەوە پشڕاست دەکەنەوە کە لەلایەن خێزانەکەیەوە هەڵگیراوەتەوە بۆ ئەوەی بچێ بۆ شوێنی دوور. لە هەندێک وڵات دەوڵەمەندەکان هەموو سامانەکانیان بۆ ئاژەڵە تایبەتیەکانیان بەجێ ئەهێڵن و لە ڕاستیدا ئەم کارە نایاساییە، بەڵکو تەنانەت ژیرانەش نییە و هۆکاری ئەوەی بەجێهێشتنی سامان بۆ ئاژەڵان بە کارێکی نایاسایی دابنرێت ئەوەیە کە ئاژەڵانیش خۆیان بەشێکن لەو سامانە، هەروەکو چۆن پەنجەرە ناتوانێت کورسی وەکو میرات بەرێت، ئەو هانەش ئاژەڵان ناتوانن بەشە میرات بەرن،
بەڵام ئەو ئاژەڵانە بۆ خاوەنەکانیان وەکو مناڵی ئەوان وان ئاترسن بە تەنها بە جیان بهێڵن، هەر بۆیە هیچ ڕێگایەکی تریان نەدۆزیوەتەوە بۆ پاراستنیان جگەلەوە و یەکەم ڕووداوی هاوشێوە لە ساڵی 1923 ڕوویداوە لەناو هۆڵی دادگا و بەڕەزامەندی یاساش بووە کە بۆ یەکەم جار لە ساڵی 1957 سەگێک لە خێزانی تریال بڕە پارەیەکی زۆری بە داوایەکی یاسایی وەرگرت. لە کاتێکدا ئەمە کارێکی سیر بوو، بەڵام دواتر ئاسایی بوویەوە و بڕیاری بنیاندانی ڕێکخراوێک بە ناوی پشیلەیەکەوە جێبەجێکرا. لە دوایدا گواسترایەوە بۆ هەموو میراتەکە و لە ساڵی 1990 ئەمریکا هەستا بە دەرکردنی یاسایەک بۆ ڕێگەدان بەوەی کە خانوبەرە بکرێ بە ناوی ئاژەڵە ماڵەکانەوە بۆ ئەوەی چێژ لەو سامانە خەیاڵیانە وەرگرن کە ئەبنە خاوەنی. ناودارترین زۆری بە میراتکردنی سامان بۆ ئاژەڵان ئەگەڕێتەوە بۆ ئەستێرەی پۆپی بەناوبانگ داستی سپارینگفیلد کاتێک ئەم ئەستێرەیە بە نەخۆشی شێرپەنجە کۆسی دوایی کرد لە ساڵی 1999 کاتێک سیامی پشیلەی بەجێهێشت و هەموو هەوادارەکانی بەباشی ئەیانزانی کە چەندێک ئەو پشیلەی خۆش ئەوێ و هیچ کەسێک بڕی ئەو میراتە نازانێت کە بۆ پشیلەکەی ماوەتەوە. باوەڕوایە کە زیاتر بێ لە 40 ملیۆن دۆلار ئەم ئەستێرە بەناوبانگە ڕاستپاردەیەکی سەیری لە دوای خۆی بەجێهێش کە ویسی جلە تایبەتیەکانی لە تەنیش جێخەوی پشیلەکەی بێ بۆ ئەوەی بۆنی بکات و بەردەوام لە بیری بێت و هەروەها گوێ بگرێت لە گۆرانیەکانی پێشخەوتن. ڕاستپاردەکەی بە تەواوەتی جێبەجێ کرا هەتا پشیلەکەش مرد، بەڵام ئەم چیرۆکە سەیرە هێشتا کۆتایی نەهاتووە. ئەستێرە ناسراوەکە هاوسەرێکی بۆ پشیلەکە هەڵبژاردووە و ئاهەنگی هاوسەرگیری بۆ ڕێخستون و هەموو نەوەکانی ئەو پشیلەیە ژیانێکی خۆشیان بەسەربرد وەکو خەیاڵەکانیان. مریشکێک خاوەنی 15 ملیۆن دۆلارە، لەوانەیە زۆربەی خەڵکی مریشک بکڕن بۆ ئەوەی بیخۆن، بەڵام کەسێک مریشکێکی کڕیەوە بۆ ئەوەی بەخێوی بکات و میراتی پێ بدات. ئەو خاوەنکارە ئینگلیزیە یەکێک لە مریشکەکانی زۆر خۆشەویست و ڕێگای بە هیچ کەس نەدەدا نزیک بێتەوە لێی، بەردەوام لە تەنیشی دائەنیش بە درێژایی کات و کاتێکش خاوەنەکەی مرد ئەو مریشکە و بێچۆکانی نزیکی 15 ملیۆن دۆلاری بۆیان بەجێهێشت. ئەوەی ئێستا ئەیبینن بە دڵنیاییەوە دەوڵەمەندترین مەیمونی جیهانە. خاوەنەکانی بڕیاریاندا کە میراتەکەیان بۆ ئەم مەیمونە بەجێ بهێڵن لە کاتی مردنیان کە زیاتر بوو لە 15 ملیۆن دۆلار و کاتێک مەیمونەکە بۆ بڕیاری زانیوە بێ ئارامانە چاوەڕێ هاتنی ئەو ڕۆژەی کردووە. زۆر لەوانی کە خاوەنی ئاژەڵی ماڵین بیر لە سارەنووسی ئەو ئاژەڵانە ئەکەنەوە دوای مردنی خۆیان و خانوو زەویان بۆ بەجێ ئەهێڵن. نازانین ئەم کارە تاسن دروستە، بەڵام دەوڵەت زۆر سوود لەو مڵکانە وەرئەگرێ کە بۆ پاراستنی ئاژەڵانی سەر شەقام بەکاری ئەهێنێ و بێگومان ئەوە ئامانجێکی مەزنە کە ئەویش پاراستن و دڵخۆشکردنی ئەو ئاژەڵانەیە کە ناتوانن دەری بڕن چی ئازاریان ئەدایان زیانیان پێ ئەگەێنێت. ئایا تۆی بینەر چاوەڕێی ئەوەت ئەکرد کە ڕۆژێک لە ڕۆژان میرات بۆ ئاژەڵەکان بەجێ بهێڵدرێت؟ دەتوانی لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا وەڵامی خۆتمان بۆ بنووسی و ڕای خۆشتمان دەربارەی ئەم بابەتە بۆ بنووسە و زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کادوڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.